ئێستا بانگەشەی هەڵبژاردن گەرمە کاندیدان بۆ خۆیان بانگەشە ئەکەن دەنگمان پێ بدەن و بچینە پەرلەمانی عێراق وا ئەکەین و وا ئەکەین و واکەین. جا من کاندیدێک لەگەڵمە بێت خەڵکی ئەو دەڤەرەیە ئێستا و پرۆژانێ لێی باسم کرد. دکتۆر دلاوەر جەوهەر کاندیدی پارتی لە بازنەی هەولێر. دکتۆر بەخێر بێی. سوپاس دەکەم کاکۆبان. ئەم پرۆژانت بینیوە نیە ئەوەی باسم کرد لە سووران؟ سۆران جیاوازە لەگەڵ پێشتر؟ سنووری ئیداری سەربەخۆی سۆران جیاوازێکی زۆری پێوە دیارە لەگەڵ ساڵانی ڕابردوو. باشە کە باسی جیاوازەکە بکەین من ئەمەوێ لە خاڵێکەوە دەستی پێ بکەم ئەویش ئەوەیە یەکێک لە فەیلسوفەکانی بواری گۆڕانکاری ئەڵێ کە ناوی فۆنهایکە ئەڵێ سەرکردە ئەگەر هەڵقوڵاوی ناو ژینگەکەی خۆی بوو دوایی لە خودی ژینگەکەی خۆی تێئەگا. ئەوەی ئێمە ئێستا بینیمان جەنابی سەرۆکوەزیران وەک ئەوەی کوڕی هەولێر بێ، کوڕی سۆران بێ، کوڕی چۆمان بێ، کوڕی حاجی ئۆمەران بێ، کوڕی دهۆک و بڵین سلێمانی و زاخۆ هەموو شوێنەکانی دیکە بێ. یعنی کە ئەنەهو هەڵقوڵاوی ناو تەواوی ژینگەی کوردستانە لەبەرەوە ئەو خزمەتانی کە پێشکەشێکە بەو هەموو ناوچە بەرفراوانانە هەر یەکێک ئەو شعورەی لا دروستە بێ وەک ئەوەی سەرۆک یعنی خەڵکی حاجی ئۆمەران لەوانەیە ئێستا بڵێ سەرۆکوەزیران خەڵکی ناو حاجی ئۆمەرانە، خەڵکی سۆران ئەڵێ سەرۆکوەزیران خەڵکی ناو سۆرانە، خەڵکی زاخۆ دهۆکی ئەڵێ سەرۆکوەزیران خەڵکی سۆران و خەڵکی زاخۆ و خەڵکی دهۆکە لەبەرتی چونکە ئەوانەی لە مەجالی قیادەی ئیشەکەن پێویستە خوێندنەوەیەکی دروست و تەندروستیان هەبێ بۆ ئەو ژینگەی کە کاری تێداکەن. سوپاس بۆخوا کە ئێمە حکوومەتێکمان هەیە سەرۆکوەزیرانێکمان هەیە لە تەواوی ئەو ژینگەیە تێئەگا و هەڵقوڵاوینەوە ئەو ژینگەیە کە کاری تێدا دەکات. پێشتر جادەوبانەکانی سۆران زۆر خراپبوون ئێستا باشن؟ هەر جادە و ڕێگاوبانەکانە تەواوی کەتە جیاوازەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران شوێنیان دیارە و خەڵک ئەو کار و پرۆژانە بەرزە نرخێنێ و ئێمە بینیومانە کە پێشڤەچوونێکی زۆر لەو سنوورە هەیە و پێمان وایە چەند ساڵێکی داهاتوو بە جۆرێک دەبێت سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران یعنی خەڵک تەوەقعی ئەو شتانە ناکە کە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دروست دەبن. ساڵانی داهاتوو مەبەستمە پێمان وایە لە پێشی 2030 گۆڕانکاری هێندە گەورە دروستە بن لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. سۆرانێکی تر دەبینین؟ سۆرانێکی دیکە ئێستا ئەگەر مردوویەکی پێش چەند ساڵە زیندوو بکەوە لەسەر شوێنێکی بەرزەوە سەیری سۆران بکە ئەڵێ ئێرە سۆران نیە ئێرە شوێنێکی دیکەیە. زۆر باشە. دکتۆر کاندیدی بۆ پەرلەمانی عێراق ئەتەوێت بچی لە پەرلەمانی عێراقا چی بکەی؟ بەڵێ ئێمەی کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان جارێ ئەگەر هەوڵە کەسەکانی خۆمان بخینە پێش هەوڵەکانی پارتی وەکو حزبێکی گەورە لە ساحەی سیاسی عێراق پێمان وایە غەدرمان لە لیستی پارتی دیموکراتی کوردستان کردووە، پێمان وایە غەدرمان لە حزب کردووە. پارتی منزومەیەکی قانونی سیاسی گەورەیە لەسەر ئاستی عێراق و پارتی خۆی پرۆژەیەکی گەورەی هەیە بۆ خزمەتکردنی کوردستان و تەواوی عێراق و پرۆژەکەی پارتی دیموکراتی کوردستان تەواوی سێکتەرە جیاوازەکانی پەیوەست بە کۆمەڵگەی کوردستانی و بە هاوڵاتیانەوە پێشکەش کردووە. لەبەرەوە پێمان وایە تریشوا بڵێن جا من ئەمەوێ باسی ئەو بابەتە بکەم. شتێک هەیە ئەڵێ ئەوەی ئەیڵێت و ئەوەی جێبەجێیەکە هیچ کاتێک پارتی دیموکراتی کوردستان پرۆژەیەکی پێشکەش نەکردووە وەکو بەرنامەی کاری خۆی ئیلا خودی پرۆژەکەی لە ئەرزی واقعیشدا جێبەجێ کردووە. جیاوازی پارتی قسە و کرداریەکە بالضبط یەقولون ما لا يفعلونمان هەیە بەڵام یەقول و یەفعلیشمان هەیە. ئەوەی جیاوازی پارتی دیموکراتی کوردستانە لەگەڵ حزبەکانی دیکەی کوردستانی لەگەڵ ڕێز و احترامم بۆیان بەڵام پارتی هەمیشە ئەو شتە ئەڵێ و جێبەجێشەکە بەڵام خەڵکانی دیکە هەبوون و زۆر شتیان گوت و بەڵام جێبەجێشیان نەکرد. جا دێمەوە سەر ئەو خاڵی کە جەنابەت باست کرد ئێمەی کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا کە ئەبین بە پەرلەمانتار جارێ پێش هەموو شت زەڕورە مەشروعەکە بەرنامەی کارەکەی پارتی دیموکراتی کوردستان جێبەجێ ببێت چونکە لە بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گەورەتان لە پێشە شتێکی گەورەمان لە پێشە شەڕێکی گەورەشمان لە پێشە بڵێ ئەو شەڕە گەورەیە شکە لەوێ هەندێک زاریاسا هەر پێشێ دەکرێت و شت بەدڵی خۆیانەکە. بەڵێ من ئەمێ باسی ئەو شەڕە بکەن ئەمێ باسی دوسێ شت ئەو شەڕەتان پێکرێت جارێ بە کەمینە و زۆرینە نییە. بەداخەوە ئەوەی کە عێراق لە سەرەتای دامەزراندنی و لە سەری دامەزرا عێراق لەسەر ئەساسی هاوبەشی دامەزرا و ئەوەی ئێستا ئێمە ئەیبینین پارتی دیموکراتی کوردستان بە شانازیەوە
سێ چەمچی هەڵبژاردەوە وەکو بەرنامەیکاری خۆی وەکو دروشم بۆ خۆی ئەوانش کە هاوبەشی و هاوسەنجی و سازانە. ئەنی عراق سەرەتای دامەزراندین لەسەر ئەساسی هاوبەشی دامەزرێ، چونکە لە عێراق پێکهاتەی جیاواز هەیە، نەتەوەی جیاواز هەیە، ئاینی جیاوازیش هەیە. ئەگەر عێراقێک ڕەچاوی پێکهاتەکان و ئاینەکان و مەزهبە جیاوازەکان نەکا، عراق هیچ کاتێک ئیسیقرار و ئارامی بەخۆیەوە نابینێت. بەڵام ئەو ئەساسی کە عراقی لەسەر بنیات نراوە، ئەگەر ئەو سێ چەمکە بەرجەستە ببن کە لە دەستوردا هاتووە و هەموو لایەنە سیاسیەکان بەزار دووپاتێکەنەوە، عراقەکەوێتە ناو دۆخێکی ئیسیقراری تەواو. باش تۆ ئەتەوێ بچی لە نێو پەرلەمانی عراقە کار لەسەر چی بکەی؟ ئێمە وەکو گوتمان ئەو پرۆژە وەکو خۆتیانی چیت لە مێشکە بچێوێت کار لەسەر چی بکەیت؟ من ئەمەوێ بڕۆمە سەر پسپۆرەکەی خۆم کە پسپۆری من لەسەر فەلسفەی زمانی عەرەبیە. ڕۆڵی من جارێ بە سوپاسەوە پارتی دیموکراتی کوردستان ئەو کاندیدانی کە هەڵی بژاردوون لە پسپۆری جیازەی هەڵبژاردوون. ئێمە لە پەرلەمانی عراق پێویستمان بە کۆی پسپۆریەکانە لەوێ بوونیان هەبێت، لەبەرتی چونکە بەشێک لەو فێڵانەی کە لێمان کرا و بەشێک لەو بابەتانی کە بە سەرماندا تێپەڕین بەڕاستی بەداخەوە کە ئەتوانین بڵێن ئەوان مۆفەق بوون لەو بابەتە لە داڕشتن و لە نووسینەوەی قەوانین و دەستور. هەندێک جار ئەوان لەمە ئەتوانم بڵێم گۆڵی خۆیان کردبەوەی کە هەندێکشمان بەسەردا تێپەڕی هەڵی زمانەوانی بوو. یەکێک لە نمونەکان بۆ بەجەنابەت بێنمەوە بابەتی ئەوەی کە ئێمە لەگەڵ حکوومەتی ئیتحادی لە گفتوگویەکی زۆر سڕوپڕدا بووین، بەس هەتا توانیمان وشەی بالتەنسیق بکەینە وشەی مەعەن. ئێمە زانین کە وشەی مەعەن وشەیەکە واتە وەک چۆن ئینسانێک هەردوو قاچی ڕاست و چەپی هیچیانی لێ زیاد نییە و هیچیشیان لە ویتریان باشتر نییە، بەڵام دوو قاچەکە تەوازن و هاوسەنجیت ئەپارێزی. بەڵام وشەی بالتەنسیق وەکو ئەوایە ئەگەر کەسێک بیاوێ بە پێ بڕوا هەر ئەڕوا، بەڵام ئەگە بە سیارش بڕوا هەر ئەڕوا، یعنی ئەوە تەنسیقە. ئێمە پێویستمان بەوەیە مامەڵەکەمان وەکو مامەڵەیەکی ئەو دوو قاچە بێ کە مرۆڤ پێویستی بە هەردووچیانە، هیچیان زیاد نین و ئەگەر هەر کامێکیان نەقز بوو کەم و کوڕی دروست بوو، ئەو کاتە کەم و کوڕی لە خودی جەستەکە دروستە بێت. زۆر باشە. کاتە ئەتۆی لە ڕووی زمانەوانی و ئەمانەوە هاوکاری با بڵێن هاوکارانت بکەی لە پەرلەمانی عێراقا؟ کەسی پەرلەمانتار دیارە خۆت گوتت پسپۆرێکەم چییە؟ کەسی پەرلەمانتار کەسێکە ئەبێت فرەبوعد بێت، فرەڕەهەند بێت. واتە ئەو کەسێک کە بێ پەرلەمانتار ئەبێ ئەوەی لە بەرچاوبی کە مێژوویەکی هەیە پڕە لە قوربانیدان و پڕە لە یەک دنیا وێرانی و نەهامەتی و نەکبەتی کە بەسەر میلەتی کووردا هاتووە ئاوەڕ لەو مێژووە بداتەوە. کەسی پەرلەمانتار ئەبێ ڕەهەندێکی سیاسی لە پشتەوە بێ، کەسی پەرلەمانتار ئەبێ ڕەهەندێکی کۆمەڵاتی لە پشتەوە بێت، چونکە خۆشی لەناو کۆمەڵگەوە دێت و ئەبێ بە پەرلەمانتار. کەسی پەرلەمانتار ئەبێ لە پسپۆرەکەی خۆشی زۆر ورد بێ و زۆر مۆفەق بێ. جا من بە زەڕورەتی ئەزانم کەسێک کە فرەڕەهەندە و لە مەجالەکەی خۆشی متەمەکینە ئەبێ لەوێ ڕۆڵی خۆی بجێڕێ ڕێنەدا، چونکە ئێمە بەڕاستی مفاوەزاتەکەین، ئێمە ئیتیفاقەکەین لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکەی عراقی شیعە و سوننا، بەڵام زۆربەی جار کە لە دانیشتەکانەوە ئەڕۆینەوە تەماشاکەین لە نووسین و داڕشتن ئەبینین فێڵمان لێکرایە. جا هەتا جارێکی دیکە دانیشەوە ئەوە کاتکوشتن و تەسویفە، بۆیە وا چاکە زووتر بەر لەوەی ئەو فێڵەت لێ بکرێ خودی خۆت ئەو تێگەیشتنت هەبێت کە کەسانێک لەوێ وجودیان هەبێ ڕێنەدەن ئەو بابەت زۆر خۆماندا تێپەڕن. شتێکت نووسیوە لەسەر پۆستەرەکان ها لە هەولێر پۆستەرێکم بینیوە نووسیوتە تاکە کاندیدی باڵەکایەتی. بڵێ تاکە کاندیدی؟ تەمان بە خۆشحاڵیەوە من تاکە کاندیدی باڵەکایەتیمە لە سنووری بازنەی هەولێر، ژمارەکەشم 12ەیە. بەڵام بەنسبەتی باڵەکایەتی بەڵێ بەسی پارتی لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان کاندیدی ژمارە 12ەم. ئەمەوێت دقیقەیەک لەسەر بابەتی باڵەکایەتی بوەستم. باڵەکایەتی بەس مڵکی باڵک نییە، بەس مڵکی خەڵکی باڵک نییە. لە باڵەکایەتی قیادەی کوردی لە باڵەکایەتی بووە، لە باڵەکایەتی هەموو کوردستان لە باڵەکایەتی بووە، هەر لە گەڵاڵە 10 ساڵ قیادەی شۆڕشی ئەیلولی مەسن لە گەڵاڵە بووە. لەبەرەوە باڵەکایەتی مڵکی هەمووانە، باڵەکایەتی بە دۆڵی خانەقا و وەرتەی بە سنووری ناحیەکانی حاجی ئۆمەران و گەڵاڵە و قەسرێ و سنتەری قەزای چۆمان و ئەوانە مڵکی هەموو کوردستان بووە. سەردەمانێک تەواوی خەڵکی کوردستان لەو شوێنانە ژیاوە. جا ئێمە کە ئەڵێن تاکە کاندیدی باڵەکایەتی لە سنووری باڵەکاتی لە سنووری لەقی 26 پارتی دیموکراتی کوردستان تەنها یەک کاندید هەیە، مەبەستمان ئەوەیە ئێمە هەموو ئەو خەڵکانەی کە کاتی خۆی لە باڵەکایەتی ژیاون
ئەوانیش بە ئەهلی باڵەکایەتی ئەزانین بۆیە ئەو مەشروعیەتە ئەو شەرعیەتە بە خۆمان ئەدەین ئەو شەرعیەتە بە خۆمان ئەدەین داوای دەنگ لە تەواوی بازنەی هەولێر بکەین چونکە تەواوی بازنەی هەولێر لە سنووری باڵەکایەتی ڕۆژانێک ژیاون و لە سنووری باڵەکایەتی خەبات و قوربانیان داوە لەگەڵ جەنابەت هاوپۆل بوون لە باڵەکایەتی من شتێکەڵێمە باسی کرد من و ئەو هاوپۆل بووینە وڵای ئەوە ڕێکلام نییە بۆ یەکەمە جاوە بۆ خۆتان بڕیار بدەن بەڵام ئەوکەم ئەوەندەی من ناسیومە کەسێکی دەستپاک بووە داوێن پاک بووە کەسێکی بە ئەدەب و ئەخلاق بووە لە بنەماڵەیەکی هەژار بووە خۆی پێگەیاندووە ئێستا مامۆستای جامیعەیە من زۆر خۆشحاڵم کە لە ئێرە ئەتبینمەوە ئینشاڵە لە شوێنی بەرزتری شەری بینینەوە زایتر دواتر خۆتان بڕیار بدەن ئایا دەنگی پێدەن یان نا. دکتۆر دلاوەر جەوهەر کاندیدی پارتی دموکراتی کوردستان لە بازنەی هەولێر سپاس کە لەگەڵمان بووی. سپاس دەست خۆش بێ زۆر سپاس.